إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، لە زنجیرە باسەکانی پێغەمبەرناسیە بەردەوامین لەسەر ناساندنی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. بەڕێزان، پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم کوڕی عەبدوڵڵایە، عەبدوڵڵاش کوڕی عەبدولموطەلیبە. لە بنەماڵەی قوڕەیشن وەکو هەفتەی پێشوو ئاماژەمان پێکرد. دایکیشی ئامینەی ناو بووە، کچی وەهەب. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دایکی دووگیان ئەبێ بە پێغەمبەر باوکی وەفات ئەکا. دوو مانگان و سێ مانگانە لەسکی دایکە باوکی وەفات ئەکا، یعنی بە بێباوکی لە دایک ئەبێ. لە 6 ساڵانی تەمەنیا دایکیشی ماڵ ئاوایی لە ژیان ئەکا. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 6 ساڵانی تەمەنیەوە ئیتر لە نازی دایکیش بێبەش ئەبێ، وەکو چۆن لە دایک ئەبێ بەبێ باوک، دایکیشی ماڵ ئاوایی لە ژیان ئەکا. ئەکەوێتە ژێر کەفالەتی باپیری عەبدولموطەلیب، بەڵام خوای پەروەردگار ئەیەوێت پێمان پیشان بدات کە ئەم محەممەدە صلی الله عليه وسلم لە هەمومان زیاتر لە دنیاە ناڕەحەتی ئەبینێت و ببێتە سەرمەشق بۆ هەموو لایەک. بۆیە لە 8 ساڵانی تەمەنیا باپیری ماڵ ئاوایی لە ژیان ئەکا. خۆشەویستەکانم، ئەوەی کە ئەمڕۆ من ئەمەوێ عەرزتانی بکەم معاملە و هەڵسوکەوتی پێغەمبەر لەگەڵ دایک و باوکە. بەڵام وەکو بەڕێستان گوێتان لێبوو، پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم بەبێ باوک لە دایک ئەبێ، و لە 6 ساڵانی تەمەنیشە دایکی ماڵ ئاوایی ئەکا، باپیریشی لە 8 ساڵان وەفات ئەکا. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم عەمەلی لە ژیانی عەمەلیە بێ دایک و بێ باوک ئەبێ. بۆیە شتێکمان لەو بارەوە وەکو ژیانی عەمەلی نییە. بەڵام لە گفتارە شرینەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و لەو پەیامەشە کە خوا ناردوێتی بۆ پێغەمبەری خۆشەویست کە قورئانە، خوای گەورە و پێغەمبەرەکەی جەخت لەسەر مافی دایک و باوک زۆر زۆر ئەکەنەوە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە مافی دایک و باوکی لەگەڵ خۆیان باس کردووە، وەکو ئەفەرمێ وقضى ربك لە سوورەتی ئیسرایە ئایەتی 23 و لە چەند شوێنی تری قورئانیشە خوای تەعالی ئەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه. خوا بڕیاری داوە کەوا ئەو خەڵکە لەسەر زەویە ئەژێن لە خوا زیاتر کەسێکی تر نەپەرستن، لە ئەڵڵا زیاتر هیچ پەرستراوێکی تریان نەبێ کە بیپەرستن و عیبادەتی بۆ ئەنجام بدەن. پاشانی یەکسەر لە پاش ئەوە
ئەفەرمێ وبالوالدين إحسانا هەروەها خوای گەورە بڕیاری داوە کەوا لە پاش ئەوەی کەوا تۆ بە تاک و تەنیا خوا ئەپەرستی و شەریک و هاوبەشی بۆ بڕیار نادەی لەگەڵ یا ئەفەرمێ وبالوالدين إحسانا و چاکە بکە لەگەڵ دایک و باوکیە. ئەمری دووهەم لە پاش تەوحید لە پاش یەکتاپەرستی خوا چاکەکردنە لەگەڵ دایک و باوکیە. ئەوەی کە من عرسان یەکەم هەندێک ئاداب و ئەخلاقی ئینسانی ئیماندارە کە ئیمامی ئیبن الجەوزی باسی ئەکا کە ئێمە چۆن بین ئەدەبمان چۆن بێ لەگەڵ دایک و باوکە وبالوالدين إحسانا چۆن ئەبێ ئەو پەڕی چاکە بکەی لەگەڵ دایک و باوکە ئەمە چۆن ئەنجام ئەدرێ. مسلمانان چۆن لەم ئاەتە تێگەیشتون؟ یەک پێویستە لەسەر ئەولادەکان زۆر ڕێز لە دایک و باوکیان بگرن و کاتێک قسەشیان لەگەڵا ئەکەن زۆر بە ئەدەبەوە بە ئەخلاقەوە بە جوانترین شێوازەکان قسە لەگەڵ دایک و باوکا بکەن. با تۆ چەند پلەت بەرز بێ چەند عەقڵت گەورە بێ چەند خوێندنت لە خوێندنا پلە بەرز بی دایک و باوکت نەخوێنەوار بن پیر بن لە ژیانە لەم ژیانە هیچ تێ نەگەن پێویستە تۆ کاتێ لە بەردەمیانەدا ئەنچی وا هەستکەی کە تۆ تەلەبەی ئەوانی کە تۆ لە ئەوانەوەشت فێر ئەبی هەرچی فێربووی لە ئەوانەوە فێربووی. دووهەم ئەبێت لە کاتی ڕێکردنە پێشی باوکت نەکەوی لە کاتی ڕێکردنە ئەللا تەمشی ئەمامەهما ناوێ لە کاتی ڕێکردنە پێشی دایک و باوکت بکەوی مەگەر لەبەر ئەوەی بیان پارێزی ئەگینا ئەبێت لە دوایانەوە ڕێ بکەی یان لە شانیانەوە ڕێ بکەی. سێیەم طاعة الوالدين فيما يأمران به ما لم يكن محظورا ئەبێ ئەو پەڕی تاعەت و گوێڕایەڵیت هەبێ بۆ فەرمایشتەکانی دایک و باوکت مەگەر لە شتێکا کە حەرام بێ کە خوای گەورە منعی کردبێ و ئەبێت ئەمری دایک و باوکت بخەیتە سەر هەموو شتە سونەتەکان جگە لە فەرزەکان نوێژی سونەت ڕۆژووی سونەت ئەمانە ئەبێت ئەمری دایک و باوک پێش ئەمانە بخەی. چوارەم شکر الوالدین پێویستە تۆ سوپاسگوزاری دایک و باوکت بی زۆر جار بە گفتار و بە کردار سوپاسیان بکەی چونکە خوای تەعالا سوپاسی دایک و باوکی ڕەبت کردوتە سوپاسی خۆیەوە وەکو لە سوورەتی لوقمانە ئاەتی 14 خوای تەعالا ئەفەرمێ ئەنیشکر لی وەلی والیدەیکە سوپاسی من بکە و سوپاسی دایک و باوکت بکە. پێنجەم الئینفاق عەلەیهما پێویستە تۆ ئەگەر دایک و باوکت پێویستیان پێی بوو تۆ مەسروفیان لەسەر بکەی نابێ بە تەمابی کەسێکی تر بمە مەسروف لەسەر دایک و باوکت بکە نابێ بە تەمابی لە زەکات و لەسەر فترە یارمەتی دایک و باوکت بدەی بەڵکو دایک و باوک مقەدەمترن و پێشترن لە ژن و لە ماڵ و لە هەموو کەسێکی تر ئەبێ مەسروفیان بدەی و بە جوانترین شێوە لە خۆت باشتر مەسروف بۆ ئەوان بکەی. شەشەم المبالغة في خدمتهما شەشەم ئەبێ ئەو پەڕی زیادەڕەوی بکەی لە خزمەتی دایک و باوکە نەک خزمەتیان بکەی نەک ببی بە خزمەتکاریان ئەبێ زیادەڕەویشی تیا بکەی ئەبێ کاتی خزمەتیان ئەەکەی دیار بێ کە تۆ چۆن کابرا ئەڵێ وەڵی ئەمە فلانە کەس ماساو بۆ فلانە کەسەکە یعنی ئەوەنە خزمەتێکە ئەڵێ ماساوی بۆکە ماساوکردن بۆ دایک و باوک شانازیە سەربەرزیە ئەو پەڕی سپلەی بەرزیە بۆیە بە دەوریانە بێ و بڕۆ خزمەتیان بکە و مبالغەشی تیا بکە. حوتەم استعمال الأدب والهيبة لهما فلا يرفع صوته ولا يحدق فيهما ئەو پەڕی ئەدەب و ڕەوش جوانی بەکار بێنە کاتێک کە لەگەڵ یانای قسەیان لەگەڵا ئەەکەی قەت دەنگ بەرز مەکەرەوە سەر دەنگیانە
قەت هەوڵدە دەنگت لەسەرەوەی دەنگی ئەوانەوە نەبێ و دائما دەنگت با لە دەنگی ئەوان وە خواردتر بێ و قەت بە تیژیش تەماشای دەمچاویان مەکە قەت بە تیژی تەماشای دەمچاویان مەکە یعنی خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ولا تقل لهما أف ولا تقل لهما أف ولا تنهرهما أفرمي قد أف بدايك باوك ملي زانایان ئەفەرمن ئەگەر لە کەلیمەی ئۆفیش کەمتر هەبێ ئینسان لە کاتی بێزاریە کەلیمەی ئۆف بچووکترین کەلیمەیە کاتێ لە شتێ بێزارە بێژی ئۆف ئەگەر لە ئۆفیش کەمتر هەبێ خوای تەعالا ئەیفەرموو ئۆفەکەش مەڵێ لەوەش کەمتر مەڵێ بەرامبەر بە دایک و باوک هەرگیز یەک وشە مەڵێ دڵی ئەوان بڕەنجێنێ یا بێزاری تۆ بنوێنێ بەرامبەریان ولا تەنهەرهما قەت هەڵمەشاخێ دەم چاویانە با هەرچەندێ غەڵەت بکەن با هەرچەندێ قسەی نامەعقول بکەن با هەرچی بڵێن نابێ بچیتە گژیانە نابێ بێدەنگیان کەی بە هیچ شێوازێ هەشتم يصبر على ما يكره مما يصدر منهما زۆر جار ئێمە لەوانەیە قسەیەک لە دایک و باوک ببیسین لە ناو خەڵکا لە شوێنێکە قسەکە بێزارمان بکە نابێت ئێمە یەکسەر بێزاری دەرببڕین بەڵکو ئەبێت سەبر بگرین و ئارام بگرین و ئەوە باشترین جۆرەکانی سەبرە دوای سەبرکردن لەسەر عیبادەتی خوا ئارامگرتن لەسەر عیبادەتی خوا پلەی یەکەمە دوای ئەوە ئارامگرتن لەسەر غەڵەتێکە لە دایک و باوکت یان شتێ کە تۆ حەزی لێ ناکەی لە دایک و باوکت دەرئەچێ ئەبێت تۆ ئارامی لەسەر بگری نۆیەم ولا يدعوهما باسمهما هەرگیز نەیەتە دەمتە بە ناوی خۆیان و بانگی دایک و باوکت بکەی با بۆ نازیش بێ با بۆ قسەکرد بۆ هەر نەوعێک لە نەوعەکانی گەمە و گاڵتە بێ قەت نەکەی ئەگەر باوکت ناوی و ناوی خۆیەوە بانگی بکەی یان دایکت بە ناوی خۆیەوە بانگی کەی هەرگیز شتی وانەکەی بەڵکو بە دایەگیان و باوەگیان بانگیان بکە یەک وشەیەکی تر لەوانە لا نەدەی دەیەم ئەجری دایک پێشی ئەجری باوکە لە هەندی حاڵاتە ئەبێ ئەگەر پێویست بکە ئەبێ دایک بخەیتە پێشی باوک ئەبوو هورەیرە بۆمان ئەگێڕێتەوە لە پێغەمبەری خۆشەویستمانەوە صلی الله عليه وسلم ئەفەرمێ کابرایە پرسیاری لە پێغەمبەری خوا کرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا کێ شایستەترین کەسە کە من لەگەڵ یا دانشم هاوڕێتی بکەم دەمەتەقەی لەگەڵا بکەم فەرمووی دایکت فەرمووی ئیتر فەرمووی دایکت فەرمووی ئیتر فەرمووی دایکت فەرمووی ئیتر فەرمووی باوکت سێ جار فەرمووی دایکت 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 ئەم جا فەرمووی باوکت کام لە ئێمە دایکمان کردوتە هاوڕێی خۆمان کام لە ئێمە دەمەتەقێ ئەەکەین لەگەڵ دایکمانە و دائەنشین وەکو چۆن لەگەڵ برادەرێک و هاوڕێیەکمانە دەمەتەقێەکەین کام لە ئێمە دائەنشین لەگەڵ باوکمانە وەکو چۆن دوو هاوڕێ دائەنشین ئاوا دائەنشین لەگەڵ یانە و دڵیان ئەدەینەوە بە تایبەتی ئەگەر ئەوان پیر بوو بێتن و لە ماڵ نەتوانن دەرچنە دەرەوە ئەگێڕنەوە ئەڵێن لە زمانی پێغەمبەر موسایە عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر موسا لەگەڵ خوای گەورە قسەی کردووە ئاخر وەسیەتەکانی موسا ئەفەرمێ موسای پێغەمبەر عەلەیهی سەلام ئەفەرمێ خوایە ئاخر وەسیەتم بۆ بکە آخر قسە آخر وەسیەتم بکە فەرمووی لەگەڵ دایکتا چاک بە لەگەڵ دایکتا چاک بە لەگەڵ دایکتا چاک بە تا 7 جار موسا فەرمووی تەواو خوایە تێگەشتم ئیتر فەرمووی موسا إن رضاها رضاي وسخطها سخطي فەرمووی موسا رازی بوونی دایک رازی بوونی منە تووڕەبوونی دایک تووڕەبوونی منە يانزيم ولا يمن عليهما بالبر لهما ولا القيام بأمرهما هەرگیز نەکەن منەتکەنە سەر دایک و باوکە بڵێن من خزمەتتانم کرد من چاکەم لەگەڵتانە کرد من ئەمەم کرد و ئەوەم کرد هەرگیز ئەو منەتە هەرچی کردەوە تێپوچەڵێک هاتەوە بۆیە ئاگات لە خۆت بێ دوانزەیەم ولا يسافر إلا بإذنهما دوانزەیەم نابێ سەفەر بکەی إلا بە ئیزنی دایک و باوک نەبێ نابێ سەفەر بکەی ئەگەر دایک و باوکت مابێتن وە بتوانی ئیجازەیان لێوەربگری ناتوانی سەفەر بکەی بەبێ ئیزنی دایک و باوک
تەنانەت بۆ غەزاکردن لە پێناوی خوش، تەنانەت بۆ غەزاکردن لە پێناوی خوا کە گەورەترین پلەکانی کارکردنە و واجبە لە واجباتە گەورەکان نابێ بڕۆی بەبێ ئیزنی دایک و باوک. کابرایە کاتە لای عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ فەرمووی ئەمیری ئیمانداران من دایکم پەکی کەوتووە، هەر پێویستیەکی هەبێ شانی من سواری ئەوە، کۆڵی من سواری ئەوە، بۆ هەموو لایەک بە کۆڵی خۆم گڕێدەم، ئایا توانیمە حەقی بدەم؟ فەرمووی نەخێر نەخێر، نەتوانیوە حەقی بدەی، چونکە دایکت کاتێ تۆی ئەگرت بە کۆڵەوە ئاواتی ئەوە بوو تۆ بمێنی و گەورە ببی، بەڵام کاتێ تۆ ئەو ئەگریتە کۆڵەوە لە دڵەوە حەز ئەەکەی کەوا ئەو زووتر بگەڕێتەوە بەلای خۆ. بۆیە فەرقی هەیە ئەو بە کۆڵەگرتنەوەی تۆ لەگەڵ دایکتا لە کاتی خۆیان فەرقی هەیە، ئەو ئاواتی ئەوە بوو کاتێ تۆی ئەگرت بە کۆڵەوە ئاواتی ئەوە بوو بمێنی، بەڵام تۆ ئاواتت ئەوەیە ئەو بمرێ، بۆیە فەرقی هەیە. ابن مکەندیر ئەیگەڕێتەوە ئەڵێت شەوان هەتا بەیانی باوکم ئازاری هەبوو ئەم شێلە، شەوان هەتا بەیانی بۆ ئەوەی ئەو ئیسراحەت کا من ئەم شێلە ئاگامیش لێ بوو خەڵکانێکەیان هەتا بەیانی شەو نوێژی ئەکەن، واللهی ئەو خزمەتکردنەی باوکم ناگۆڕمەوە بە شەو نوێژێکی ئەو، خزمەتکردنەکەی باوکم شێلانەکەی باوکم ناگۆڕمەوە بە شەو نوێژی ئەو کابرایە کە بۆ خوا شەو نوێژیە کرد. ئەوەندە ئەجری دایک و باوک گەورەیە، تەنانەت لە نوێژی سنەت و لە ڕۆژی سنەت و ئەمانە هەر هەمووی گەورەترە. لە پاش وەفاتی دایک و باوک ئەجری دایک و باوک لەسەر تۆ چییە؟ دوای ئەوەی دایک و باوکت وەفات ئەکا لەوانەیە خەڵکانێکە بن لەنا ئەم مەجلیسە دایک و باوکیان وەفاتی کردبێ، تۆ چی ئەەکەی بۆ ئەوەی تەعویزی ئەو ئینە بکەی؟ یعنی تۆ نەتوانوێت لەوە چێ لە ژیانی خۆیانە حەقیان پێ بدەی. لە پاش وەفاتیان یەکەم أن يدعو الابن لوالديه بعد موتهما، دعاء كردن بويان پیغمبری خوشوی صلى الله عليه وسلم أفرمي إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث، أفرمي إنسان أجر مرد همور ريقاكاني خير كردني أبسري إلا لسير ريقاونا به، صدقيك بكات ببردوامي بوي بمينيته ولا باش خوي مزگەوتێ دروستکە ئەو مزگەوتە خەڵ نوێژی تیا بکە ئەجر و پاداشتەکەی بۆی ئەڕوا، علمێک بڵاوی کردبێتەوە بە کتێب بێ بە دەرزانەوە بێ هەتا ئەو علمە خەڵک شفێری ببێ ئەجریش بۆ ئەو ئەنووسرێ. سێمیان ئەولادێکی ساڵح دوعای خێری بۆ بکە، ئەو دوعایەی پێ ئەگات، ئەو دوعایەی پێ ئەگا، بۆیە دوعاکردن زۆر گرنگە. ئەگەر وعدێک و پەیمانێکیان دابێت دوای خۆیان وعد و پەیمانەکەیان بۆ جێبەجێ بکەی دوای وەفاتیان. سەهلی کوڕی ئەسلەم ئەگێڕێتەوە ئەڵێت باوکم وەفاتی کرد، عەوفی ئەعرابی هات سەردانی کردم دڵی دامەوە، پێی وتی بزانە ئەی سەهل لە پاش ئەم دابڕانەی تۆ لە باوکت ڕۆژێک دێ ئەگەنەوە یەکتری، لە پاش ئەم دابڕانە ڕۆژێ دی ئەگەنەوە یەکتری، جا شتێک بکە لە پاش باوکت، شتێک بکە بە شەرمەزاری نەگەیتۆ باوکت، لە ڕۆژی قیامەتە بە شەرمەزاری نەگەیتۆ باوکت. ئەگەر وەسیەتێکی کردە وەسیەتەکەی جێبەجێ بکە، ئەگەر ئەمانەتێکی لەلایە و پێتی وتووە بۆی بیدەرەوە خاوەنەکەی، ئەگەر قەرزێکی لەسرە بۆی جێبەجێ بکە و بیدەرەوە، ئەگەر خزمێکی هەیە هاوڕێیەکی هەبووە سەردانی کردووە تۆ لە پاش خۆی ئەو سڵێ مەبچڕێنە و بزانە لە پاش ئەو بەیەگەشتنەوەی ڕۆژی قیامەت جارێکی تر هەم لە یەکدا ئەبڕێنەوە و پاش ئەوەش ئەمجا یان ئەوەتانێ بە هەتاهەتایی ئەگەنەوە یەکتری کە لە بەهەشتایە، یان ئەوەتانێ بە هەتاهەتایی خوا پەنامان بدە لە یەک جیا بنەوە کە ئەو کەسانی بڕۆنە جەهەنم کە سوکاری خۆیان نابینن. ڕێزگرتن لە کەسوکاری دایک و باوک لە پاش لە کەسوکاری لە هاوڕێکانیان لە پاش وەفاتیان ئەویش بەشێکە لە تاعەتی دایک و باوک، لە چاکەکردن لەگەڵ دایک و باوکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ باشترین من ئەبەڕ البر صلة الرجل أهل ود أبيه،
باشترین بیر باشترین چاکە لە پاش وفاتی دایک و باوک ئەوەیە کە تۆ سڵەی ئەو کەسانە بکەیت کە باوک و دایکت خۆشیان ویستووە کەسانێک کە باوک و دایکت خۆشیانیان ویستووە تۆش لە پاش ئەوە هەر بڕۆی سەردانیان بکەیت. عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب خوای گەورە لیان ڕازی بێ لە خۆی و باوکی ڕۆژێکیان ئەچێ بۆ حەج حشترێکی پێ و گوێ درێژێک هەر کاتێ بێتاقەت بوایە لەسەر سواری حشتەکە ئەهاتە سەر گوێ درێژەکە ئیسراحەتێ کرد و عەمامەیەکیشی پێ بوو سەری خۆی پێ ئەبەستەوە ئەڵێ لە ڕێگا ئەگا بە کابرایەک پێی ئەڵێ تۆ فڵانی کوڕی فڵان کەسی وتی بەڵێ ئەڵێ گوێ درێژەکە و عەمامەکەشی بە هەدیە پێ ئەدا هاوڕێکانی ئەڵێن عەبدوڵڵا تۆ ئەو گوێ درێژە ئیسراحەتت لەسەری ئەکرد و ئەو عەمامەتشە پێویست بوو سەری خۆتت پێ ئەبەستەوە بۆ داد بەم کابرایە وتی ئاخر نازانن ئەمە باوکی ئەم کەسە هاوڕێی باوکم بووە باوکم خۆشی ویستووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی باشترین چاکە لە پاش مردنی باوکتان ئەوەیە ئینسان چاکە لەگەڵ ئەو کەسانە بکە کە ئەوان خۆشیانیان ویستووە. سەردانی قەبرەکانیان ئەوانەتان وا باوک و دایکتان وفاتی کردووە لە کەیەوە نەچوونەتە سەردانی دایک و باوکتان سەردانی قەبرەکانیان ئەوان چاوەڕوانتانن دروستە حەجیان بۆ بکەی ئەگەر حەجیان نەکردبێ لە پاش وفاتیان دروستە حەجیان بۆ بسێنی یا خۆت چویت بۆ حەج دووەم جار کە ئەچی بۆ حەج ئەتوانی حەجیان بۆ بکەی یان کەسێک بگری حەجیان بۆ بکە ئەوەش حەقێکە لە حەقەکانی دایک و باوکت لەسەر پاداشتی ئەو کەسانەی کە چاکە لەگەڵ دایک و باوکیانە ئەکەن یەکەم تەمەنیان درێژە بێ ئەو کەسانەی کە چاکە لەگەڵ دایک و باوکیانەکە ئەکەن تەمەنیان درێژە بێ دووهەم ڕزقیان بەرفراوان ئەبێ پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک حەز ئەکا من أحب أن يمد الله في عمره ويزيد في رزقه فليبر والديه وليصل رحمه هەر کەسێ حەز ئەکا تەمەنی درێژ ببێ ڕزقی بەرفراوان ببێ با چاکە لەگەڵ دایک و باوکیا بکا و سەردانی خزم و کەسوکارەکانی بکە. ئەو کەسانەی چاکە لەگەڵ دایک و باوکە ئەکەن پاداشتیان بەهەشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لوتی بەخۆڵا بچێ لوتی بەخۆڵا بچێ لوتی بەخۆڵا بچێ وتیان چی ئەی پێغەمبەری خوا فەرمووی کەسێک کە دایک و باوکی مابێ لە ژیانە یان یەکێکیان مابن لە ژیانە نەیتوانی بێ بە خزمەتی ئەوان بەهەشت بکڕێ نەیتوانی بێ بە چاکەکردن لەگەڵ دایک و باوکیە یان لەگەڵ یەکێکیانە بەهەشت بکڕێ یعنی بە چاکەکردن لەگەڵیانە بەهەشتت دەسەکەوێ. وەڵامی دوعات ئەدرێتەوە یعنی ئەو کەسەی کەوا چاکە لەگەڵ دایک و باوکی ئاکا دوعاکانی قبوڵە کابرایەکە بوو لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی یەمەن بوو ئیمانی بە پێغەمبەر هێنابوو پیاوێکی زۆر ساڵح و ڕێک و پێکیش بوو بەس نەیتوانی بێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا ئەفەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ فڵانە کەس کە ئوەیسی قەڕەنی ناو بووە لەبەر دایکی و خزمەتی دایکی کە کەس نەبووە خزمەتی بکە ئەو نەبێ ناتوانێ بێتە خزمەتی من نەیتوانێ بێتە خزمەتی من چاوەڕوانی ببن لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو لە عەشرەتی فڵانە و لە تیرەی فڵانە ئەگەر هات خۆتانی پێ بگەێنن و داوای دوعای خێری لێ بکەن دوعاکانی قبوڵ ئەبێ. عومەری کوڕی خەتاب کە بوو بە خەلیفە لە پاش پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر بوو پاش ئەو عومەر بوو عومەر هەموو جارێ لە ڕێگای خەڵکی یەمەنە ئەوەستا چاوەڕوانیانی ئەکرد و پرسیاری ئەکرد و ئەی فەرموو کامتان ئوەیسی کوڕی عامری قەڕەنی ئەناسن کێ ئەیناسێ تا ساڵێک لە ساڵەکانێکی وتی من ئەیناسم وتی کامەتانێ پیان پیشاندا فەرمووی تۆ ئوەیسی کوڕی عامری لە عەشرەتی قەڕنی لە تیرەی مرادی وتی بەڵێ وتی تۆ نەخۆشی بەڵەکیت هەبووە خوای گەورە شیفای دایی تەنها یەک پارچەیەک نەبێ کە لە پشتایە فەرمووی بەڵێ فەرمووی تۆ دایکت هەبووە خزمەتت کردووە لەبەر خاتری دایکت نەتوانی بێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ فەرمووی دەی دوعای خێرمان بۆ بکە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناونیشانی تۆی داوە بەو سیفاتانەی کە باسم کرد و فەرمووی دوعای قبول ئەبێ ئەگەر پێی گەیشتن با دوعاتان بۆ بکە. و ئەوەی یەکێک بۆ لە پیاو ساڵحانی زمانی خۆی و یەکێک بۆ لە پیاو چاکان ڕاستە نەگەیشتۆتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام هۆکاری هەبوو کە نەگەیشتۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و چاکەکردن لەگەڵ دایک و باوکە خۆشەویستەکانم بەقەدەری جیهادە وەکو عەرزم کردن کابرایەک دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا من بەیعەتت پێ ئەدەم کە بێم لەگەڵ تا بۆ جیهاد حتا شەهید ئەبم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی باوک و دایکت زیندون؟ فەرمووی بەڵێ هەردوویان زیندون. فەرمووی حەز ئەکەی ئەجر و پاداشتت دەستکەوێ هی ئەم غەزایە؟ فەرمووی بەڵێ. فەرمووی دەی بڕۆ خزمەتی دایک و باوکت چاکە بکە، خزمەتیان بکە بە جوانی، ئەوە پاداشتی ئەم غەزایە دەسەکەوێ. داواکارم خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یارمەتیمان بدەیت کە لەو کەسانە بین کە لە ژیانە خزمەتکاری دایک و باوکمان بین بە چاکی و بە جوانی، و لە دوای خۆیشیان بتوانین کەوا خزمەتیان بکەین، بتوانین کەوا شتێلێک بکەین کە بۆ ئەوان سوودی هەبێ و بۆ خۆشمان سوودی هەبێ. یا ڕەبی ئیسلاحمان بکەی، ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی مۆفەقمان بکەی، یا ڕەبی لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەو کەسانی کە داوای دوعای خێریان لێ کردوین، ئەو کەسانەی کەوا گیراویان هەیە، ئەو کەسانەی کەوا مەفقودیان هەیە و نادیاریان هەیە خوایە بۆیان بگەڕێنیتەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بارانی ڕەحمەتمان لێ نەگریتەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت خێر و بەرەکەت بڕژێنی بەسەر کوردستانە. یا ڕەبی وڵاتمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری. یا ڕەبی ئەم گرانی و ناڕەحەتیەمان لەسەر لابەی. یا ڕەبی خوایە ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت دیندارێتی و ئیسلامەتی لەناو کوردستانە تەرەقی پێ بدەی یا رب العالمین. آمین آمین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم ئەو کەسانەی کە بێگوێیی دایک و باو بکەن، ئازاریان بدەن لە دنیایە و لە قیامەتە عقوبەیان هەیە، سزایان هەیە. عقوبة العاق لوالديه في الآخرة. لقيامتا أو كسانيك آزاري دايكو باوكيان دا لا يشم رائحة الجنة. بوني بهشناك أو كسي آزاري دايكو باوكي داوا. إمام علي خويل الرازي بأفرمي إياكم وعقوق الوالدين فإن ريح الجنة يوجد من مسيرة 500 عام ولا يجد ريحها عاق ولا قاطع رحم ولا شيخ زان ولا جار إزاره خيلاء. إمام علي أفرمي آقاتان لي بآزاري دايكو باوك مدن بهشت لروجي قيامتها بأندازي 500 سال ريبوني الروا أو بونا كسيكيش نايكا كوا آزاري دايكو باوكي دابي صلي خزمايتي بچران دبي كسي اخوا پنامان بدا بتمن بي وزنا بكا كسيكيش كوا لدواي خوي بو تكبرو في الزلي لدواي خوي كالبلكي راكيش يعني كالبلكي بخشية الزاوية يعني لخوار قاپەڕەقەیەوە وبي بو كبرو في الزلي او كسانە بوني بهشت ناكن. هروها او كساني كوا آزاري دايكو باوكدن أفرميت من عق والديه لا يكلمه الله يوم القيامة ولا ينظر إليه. هر كسي آزاري دايكو باوك بدا للروجي قيامته خواي قورق سيلا قلاناكا وخواي تعالى تماشايناكا لتورية خوا پنا من دا لدنياي شعقوبي او كسانيك آزاري دايكو باوك أدن من عق والديه عقه ولده. هر کسی آزاری دایک و باوک بدا ئەولادەکانی ئازاری ئەدەن. هەر کەسێ خراپ بێ لەگەڵ دایک و باوکە مناڵەکان و ئەولادەکانی لەگەڵ یا خراپ ئەبن. النهي عن صحبة العاقل والديه. پیاوچاکان و پیاو صالحان وەکو سزایەکی دنیایی بۆ ئەو کەسانەی کە خراپن لەگەڵ دایک و باوکە فەرموویانە وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز فەرموویەتی هاوڕێتی کەسێک مەکەن
لەگەڵ دایک و باوکە خراپ بێ چونکە نەوەکو بەهۆی ئەوەوە خوای گەورە عقوبەی تۆش بدە و کەسێک ئەگەر لەگەڵ دایک و باوکە خراپ بێ ئەی چۆن لەگەڵ تۆ چاکە بێ دایک 9 مانگ هەڵی گرتووە لە سکی خۆیان پاشان چەند ساڵ بە کۆڵی خۆی هەڵەیەگرێت تا گەورەی ئەکا باوک هەموو ژیانی ئەخاتە سەری ئەو مناڵە بۆ ئەوەی گەورەیک بکاو پێی بگەێنێ هەموو ناڕەحەتێک ئەبینێ ئەو لەگەڵ ئەوانە باش نییە ئەی تۆ بەتەمای لەگەڵ تۆیان باش بێ حەیف نییە ئەو کەسانە ئینسان هاوڕێتیان بکە